بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنامەی ڕادیۆی ڕۆژی ستێر تیڤیۆم کاتە و هەموو کاتێکتان باش. تەوەری سەرەکی بەرنامەی ئەم شەومان کە قسە و باسی لەسەر دەکەین داگیرکاریەکانی تورکیا لە باشووری کوردستان کە مەخابن بە شێوازێکی بەرفراوان ناوچەیەکی بەرفراوانی باشووری کوردستان بە تایبەتی زۆنی زەرد پارێزگاکانی دهۆک و هەولێری گرتووەتەوە. مەخابنتری ژەوەیە کە تا ئێستا هەڵوێستێکی جددی لە بەرامبەر ئەمەدا هەم لەلایەن حکوومەت هەم لەلایەن پەرلەمان هەم لەلایەن پارتە دەسەڵاتدارەکان نەنوێنراوە. هەروە ڕای گشتی و شەقامی کوردیش بە شێوازێک کە پێویست بێت لە بەرامبەر ئەم داگیرکاریە ڕژێمی تورکدا هەڵوێستی نەنواندووە بێدەنگە. ئەم بێ هەڵوێستیە هەم لەلایەن پارتەکان هەم حکوومەت هەم پەرلەمان هەروە شەقامی باشووری کوردستان بۆچی دەگەڕێتەوە، چۆنیش دەتوانین هەمومان ڕوبەڕووی ئەم داگیرکاریەی دەوڵەتی تورک ببینەوە ئەرک و بەرپرسیارەتیمان لە بەرامبەریدا چییە. بۆ گفتوگۆکردن لەسەرم ژارانە ئەلبەتە لێرە لە ستۆدیۆ میوانێکی بەڕێزمان لەگەڵدایە کاک جەلال چوارتایی، هەروە لە ستۆدیۆکانی سلێمانیشمان ئەگەر گرفتێک نەیەتە پێشەوە کاک دڵزار عارف ڕۆژنامەوانمان لەگەڵدا بەشدار دەبێ سەبارەت بەوەشی کە لە شار و ناوچەکانی باشووری کوردستان ئەمشەو بڕیارە لە دژی داگیرکاریەکەی تورکیا ڕێپێوان و چالاکی ئەنجام بدرێن. هاوڕێ کوردی چالاگوان لە هەولێرەوە لەگەڵماندا بەشدار دەبێت، هەروە هێرش شارە زوور ئەویش لە سلێمانیەوە لەگەڵماندا بەشدار دەبێت. دوایین زانیاری لە سەرەوە ڕێپێوانانە لەوان وەردەگرین سەرەتاش بە ناوی خۆمان و ئێوەی بەڕێزەوە زۆر بە خێراتنی میوانانی بەڕێزی بەرنامە دەکەین بە تایبەتی لێرە کاک جەلال چوارتایی کە ئێستا لێر ئەم حازرە تا هاوکارانم ئاماژە بدەن میوانانی دیکەش حازر بن لە سلێمانی هەڵبەتە بە خێراتنی ئەوانیش دەکەین. سەرەتا زانیاریمان هەیە لەسەر ئەو سوپایی تورکیا کە هاتووەتە باشووری کوردستان دەوترێ هاتنی ئەو سوپای هەروە لە خۆڕان نەبووە بە چاوساخی و ڕێنوێنی پارتی دیموکراتی کوردستان بۆ کادرەکانی ئەوان بە تایبەتی پێشەنگیان کردوون بۆ گوندی بەرمیزە. ئەڵبەتە گوندی بەرمیزەوەش دەزانن ئەرتەشی تورک چوو بوونە ئەوێت دەنگدانەوەیەکی گەورەی بە دوای خۆی داهێناوە. لەو چوارچێوەدا ئەم زانیاریانەمان هەیە با پێکەوە بینەر و بیسەری بین. هاتنی سوپاکەی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ گوندی بەرمێزەی دەڤەری بەرادۆسی باشووری کوردستان و دەرکەوتنیان بەو شێوەیە نیگەرانی زۆری هاوڵاتیانی کوردی لەکەوتەوە ڕایانگەیان کە ئەمە جێگەی قبوڵ نییە، بە تایبەتیش ڕەخنە لە هاوڵاتیانی دەیەکە گیرا کە لە جۆری پێشوازیەکە و نانخواردنی ئێوارە لەگەڵ سوپای داگیرکەردا. بەڵام دەرکەوت کە و پێشوازیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و ئامادەکاری پێشوەختەی بۆ کراوە و هاتنی سوپاکەش بە ئاگاداری و چاوساخی پارتی بووە. چەند وێنێکیش کە بڵاوکراونەتەوە تێیدا دەردەکەوێ ئەو هێزە لەگەڵ چەند بەرپرسێکی پارتی سەردانی گوندەکەیان کردو و لەلایەن چەند لایەنگرێکی خۆشیانەوە پێشتر ئامادەکاریان کردو بۆ پێشوازیکردنیان لە کاتی گەیشتنی سوپاکە بۆ گوندەکە. وەک لە وێنەکەدا دەبیندرێ هەریەک لە غەفور ئەحمەد قایمقامی مەرگەسوور، ئەرشەد شێخ حسێن محەممەد ڕەشید لۆلانی کادری پارتی لە دەڤەرەکە، چەندین کادر و ئەندامی ئەو پارتە و دەستگای پاراستنی ئەو حەزبە چاوساغیان بۆ هاتنی ئەو هێزەی سوپای تورکیا کردو بۆ گوندەکە و دواتریش پێشوازیان لێکردوون. ئێوارەخوانێکیشان بۆ سوپاکە و خەڵکی گوندەکە ئامادە کردووە. بەگوێری و زانیاریانی لە بەشێک لە خەڵکی گوندەکە دەستکەوتون پێشتر لەلایەن پارتی و ئاگادار کراونەتەوە کە دێن بۆ گوندەکە و دەبێ ئامادەی هاتنەکەش بن. هەروەها ڕاشیان گەیاندووە ئەوان لەژێر هەڕەشە و ترسی پارتی لە کاتیاتنی هێزەکەی تورکیا و بەرپرسانی پارتی ئامادە بوون. هاوکات داواش لە خەڵکی گوندەکە کراوە کە هاوکاری سوپاکە بکەن، بەڵام خەڵکی گوندەکە ڕەتیان کردوتەوە. بەڵێ ڕاستەوخۆ دەچینە ستۆدیۆکانمان لە سلێمانی کاک دڵزار عارف ڕۆژنامەوانمان لەگەڵدایە. کاک دڵزار سەرەتا زۆر بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. ئەگەر گوێت لە منە ئەم هەوڵات داگیرکاریانی ڕژێمی تورکیا ئیدی هێدی دەچنە بواری کردەیەوە تا هاتوون گەشتونەتە سیدەکان زیکی سۆران بوونەتەوە. هەڵسەنگاندنت بۆیان چییە؟ ئێوارەتان باش، زۆر سپاس. وەڵی هاتنی بابڵین هاتنی ئەرتەشی تورکیا بۆ هەرێمی کوردستان ئەمە ئەوەندە هاتووە و خۆی بەجێ کردو لێرە خەریکە قیمە خەبەرەکەشی نامێنێ. کێشەکە لەوەیە کە ئەو ڕۆژەش لەم گروپێک
کۆبوونەتەوە کۆبوونەوەیان کرد لەسەر هەر تایبەت بەم مەسەلەیە لە کۆمیتێ برنگاری داژکردنی تورکیا لەوێشەوە ینی خەریکە زۆرێک لە تەبیعی بوون دێت ئەو مەسەلەیە ئەمە خەتەرەکە لەوەیە چۆ ئێمە ئێستامانەوێ ئەم تەبیعی بوونە بزانین لە چیەوە دێ ئەم تەبیعی بوونە بکەینە ینی ئیش کار لەسەرەوە بکەین کە زۆرێک لە ناتەبیعی بوون دەرکەوێ بەڕاستی ینی هاتنی تورکیا بەم شێوەیە کارە ساتاویەوە دروستکردنی سینناریوەیەک و پێشوازیکردنی خەڵکو و هەردوو لایەن بەیەکەوە لە مزگەوتێک دانیشتن و ئیفتار بکەنەوە بەیەکەوەمانە ئەمە بەڕاستی ئەم چیرۆکان بەڵێ فەرموو کاک دڵزار گوێمان لێدە لەوانەیە دەنگ بداتەوە دەنگی ئەمە بێتەوە لای بەڕێزت. بەڵێ بەڕێز دڵزار دەتوانی بەردەوامی بدەی بە قسەکانت فەرموو. باشە کێشەیە گێت تا و کێشە چارەسەر دەکەن لە ڕووی تەکنیکیەوە دێمە لای کاک جەلال چوارتایی نووسەر و ڕۆژنامەوان دووبارە زۆر بەخێر بێن. کاک دڵزار دەڵێ مەترسیەکە لەوەیە ئەو داگیرکاریە تورکیا هێدی هەوڵ دەدرێ بە سروشتی نیشان بدرێ ینی بە شێوازێکی نۆرماڵی تر بە هەموو کەسێکی بدەن بە قبولکردن بەڕێزە چۆن لێ دەڕوانی و بە تایبەتی دەرکەوتنی سەربازانی تورک لە بەرمیزە بۆچی دەگەڕێتەوە. سەرەتا سڵاو و ڕێز و حورمەتم بۆ خۆت بۆ بەرنامەکەت و بۆ هەموو بینەرانی بەرنامەکەت لە ڕاستیدا بڵین وەگەوەی کە بە شێوەیەکی ئاسایی دەبینیرێ ئەمە پرۆژەیەکە تەنها لەم ڕۆ دەستی پێ نەکردو بەڵکو ئەتوانم بڵێم لە سەرەتای ساڵی 92 بەڵکو کۆتایی ساڵی 1991 سەدەی ڕابردووە بەرنامە ڕێژی بۆ کراوە بە جۆرەها شێوە کە جارێک دەیانوت تورکیا تەنها دەواازەمانە جارێک دەیانوت تورکیا هاوکارمانە جارێک دەیانوت ئەگەر تورکیانە بێ ئەمرین لە برسانە بە جۆرەها شێوە جارێکیان وت تورکیا دیموکراتیە لە هەمووی مەترسی دارتر زۆر جار یان وت تورکیا لە هەموو داگیرکەرەکانی کە باشتریەکە کراوە دەکە نیعمەتێکە بۆ کورد ئەمە پرۆژەیەکە لە دێر زەمانەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە کاری لەسەرەکرێ ئەو دەسەڵاتدارانی کە گرێدراون بە داگیرکەرانەوە بەڵام لە فۆرمێکدا بە ناوی کوردایەتیەوە بە ناوی کوردبوونەوە ئیتر ئەمیان کردووە لە لای ئەندامەکانی خۆیان بە تەواتی بۆ تا شتێکی ئاسایی ئەیانەوێ ئەم ئاسایی بوونا بە گەلیش قبولکردن بدەن لە هەمان کاتە ئەوەی کە زۆر جێگای سەرنجە یەک خاڵە ئەویش کۆبوونەوەی ئارتشی تورک و پێشوازیکردنیان لە گوندێکە گوندی بەرمێزەکە ئەو گوندە بە تایبەتی و خەڵکی ئەو دەڤەرە بە تایبەتی کە خەڵکی ناوچەی برادۆست و لۆلانن خەڵکانێکی هێزگار وڵات پارێز و شۆڕژ دێڕن نەک بڵین خەڵکانێکی گرێدراو بە دوژمنەوە بن لە هەمان کاتە خەڵکی ئەو ناوچانە بە درێژایی مێژوو بە درێژایی 7 ساڵی ڕابردوو لەلایەن بەرزانیەکانەوە دژایەتێکی زۆریان کراوە دوژمنایەتێکی زۆریان کراوە بە جۆرە نەک هەر کەسە بە هەزارەها کەسیان لێ تەفروتو ناکراوە و تەنانەت یەکێک لەو خاڵانە کە لە ساڵی 1983دا ئەو کاتە کە قیادەی موقەتە بوو هەم ئەم پارتی ئێسا بووە کە پێش سوپای پاسدارانی ئێران کەوت بۆ سەر حاجی هۆمەران و زیاتر لە 8,000 کەس کە قەتڵ و عام کرا لە دوای لە پرۆسێکە بەناوی بەرزانەکان و هەرچەندە ژمارەیەکان بەرزانی بوون هەمووان بەرزانی نەبوون بەشێکی زۆریان پرۆسەکە بەناوی ئەنفالکردنی بەرزانەکان دوای کە ئەنجام کرد هەتا ئەو لەشکر کێشیەش کە پێش سوپای داگیرکەری ئێران کەوتن بۆ سەر حاجی هۆمەران بە مەبەستێکی زۆر زانابوونەوە بوو بۆ ناوچەکانی برادۆست و لۆلان بوو بۆی کە خەڵکی ئەو ناوچانە بخەنە نێو ئاگری شەڕی ئێران و عێراق و خەڵکەکە ناوبەریانی دوژمنایەتی سەرانی پارتی بۆ خەڵکی ئەو ناوچانە هێندە ڕەنگی داوەتەوە ئێساش لە کاتێکە هەمان سینناریۆ لەو سینناریۆش مەترسی دارتر ئەیانەوێ بە تەواوەتی ناشرینیان بکەن چەند ڕووداوێک هەیە کە هەمووی گرێدراوە بەیەکەوە بۆ نمونە مەسەلەی دوعا هەبوو کچە ئێزیدەکەی بە باشیخە لەلایەن سەرانی پارتیەوە لەلایەن خەسرە و گۆرانەوە تەسلیم بە مەجموعەیەک جەلاد و خوێن ڕێژ کرا قەتڵ و عام کرێت و هەر خۆشیان وێنیان گرت و بە هەموو جیهانە بڵیان کردو بۆی ئێزیدەکانی پێناشرین بکەن ئەمەش بە هەمان شێوەیە لەلایەن سەرانی پارتیەوە بە زۆری زۆرداری ئەم ئارتەشەیان بردوۆتە ئەوێەوە و ئایا خەڵکەکەیان کۆ کردبێتەوە یان خەڵکی شوێنی دیکە بێهێنابێتیانن لەوانەیە پێشوازانێک کە دەرکەوتووە سەکادری پارتین بەڵێ سەر بە دەستگای پاراستنن خەڵکی ئەو گوندنی ینی بەشێکیان تەماشا ئەەکەی یان
کەسانێکیش هەبێت بۆ نمونە کاتێکە پێشوازیان لێکن و خواردنیان لەگەڵا ئەخۆن و لە مزگەوتەکە پێشوازیان لێکن لەوانەیە لە ترسی دەستگای پاراستنەوە چونکێکم هەمومان ئەزێن دەستگای پاراستن چه دەستگایەکە لە هەمان کاتی شای وێنیان دەگرن و لە هەموو ڕاگەانەکانە بڵاوی ئەکەنەوە بۆ ناشرینکردنی خەڵکی ئەو گوندە و ئەو دەڤەرە کە ئەوش دەڤەری لۆلان و برادۆستە. زۆر باشە من دەچمەوە لای کاک دڵزار عارف ڕۆژنامەوان لە سلێمانی. کاک دڵزار ئێستا گوێت لە منە؟ بەڵێ بەڵێ گوێم لێتانە. بەڵێ فەرموو قسەکانت لەوێ کە بڕا دەست پێ بکەرەوە لەگەڵەوەشا پرسیارێکی دیکە بکەم. باشە ئەم ئاسایی نیشاندانە هۆکارەکەی چییە؟ بۆچی هەوڵ دەدرێ بە ئاسایی بوون هاتنی سوپای داگیرکەرێک بۆ باشووری کوردستان نیشان بدرێت؟ ئەبێ بگەڕینەوە بۆ ساڵی نۆتەکان بە تایبەتی لە 94 لە 94 تورکیا دەستی بە پلانێکی گەورە کرد بەخۆ کە خۆی بەخۆ بەجێیکردن لەو منتیقانە با بڵێن. ئیتر بەداخیشەوە ئەو کاتە کۆمەڵێک هێز هەبوون لە هەرێمی کوردستان کە ئەمانیش پاڵپشت بوون، ئاسانکەر بوون لە هاتنی سوپای تورکیا بۆ ئەم ناوچەیە و لەو کاتیشەوە تورکیا خۆی بەخاون ماڵەزانێ بەڕاستی لێرەوە. کەسیش لە 2023ەوە با بڵێن لە پەرلەمانی کوردستان پرۆژە بڕیارێک هەیە کە داواکە هەموو هێزێکی داگیرکەر کە هاتۆتە ناو هەرێمی کوردستان بڕواتە دەرێ. بەڵام ئەم پرۆژە بڕیارە بێ ئیرادە ماوەتەوە، کەسێک نییە جێبەجێکە با بڵێن لایەنی جێبەجێکار کە حکوومەتی هەرێمە خۆی بە دوورەگرێت لە جێبەجێکردنی ئەم بڕیارەوەم پێشم وایە ینی پێویستە ئێمە چەند کە باس لە تورکیاکەن ئەوەندەش پێویستە ئاگامان لە ئێران بە ئێرانیش بە شێوێک لە شێوەکان هەمیشە هەوڵ ئەدات سنوور ببەزێنێ. وا بزانام لە زۆر منتیقەکانی قەڵازێ و ئەمانە ئەمیش هاتۆ سنوورە بەزێن چکە و سیرەکە وڵاتێشتر هەیە بە ناوی تورکیا و ڕۆژانە دێ سنوورە بەزێنێ و ڕۆژانە دێتە ناو قوڵایی خاچی کوردستان بە درێژای 27 کیلۆمەتر کەسێ نییە قسە بکە، نا هەرێمی کوردستان قساکە، نا عێراق قساکە و نە ئەم ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش بە پیر ئەم بانگەوازی خەڵکەوە هاتنەوەمانە بە پێچەوانەوە یانەوێ ئەم هاتنی سوپای تورکیا وەکو جۆرێک لە ڕزگارکەر پیشانیاندن کە بە حساب هێزێک هەیە لەو منتیقەیە هێزێکە خەڵکە چەوسێنێتەوەوان هاتوونە خەڵک ڕزگار بکەنەوەمانە بۆیە ئەم سینناریۆش کە ئەم سینناریۆی کە دروست کرابوو ئاوا بەیەکەوە دانیشتبوون لە مزگەوتێکە ئیفتاریانە کردو بەیەکەوە ئەمە چیرۆکی پشتی ئەم سینناریۆ چیرۆکی زۆر خەتەرن بەڕاستی و پێویستە هەموو ئەو هێزانە کە خۆیان بە وڵات پارێزەزانن و هەموو ڕێکخراوەکان میدیاکان هەر خەڵکە و لای خۆشیەوە ینی پێویستە هەڵوێستە بکەن لەسەر ئەمە چونکە ئەمە خەتەرە و بەردەوامیدان بەم سیاسەتێکی خەتەرە چونکە تورکیا ئێمە باشە زانین تورکیا نەکرد لە هەرێمی کوردستان لە ناوچەی تری دیکەش لە بۆ نمونە لە ساڵی 1970 چۆتە قوبروس و لەوێ خۆی بەجێ بووە. مەسەرەن ویلایەتی ئەسکەندەرونمانە هەیە لە ساڵی 38ەوە بە هەمان شێوە لە 2006 چۆ منتقەی شەهبا دیسان لەوێ هەرمایەوە ئینجا دواتر ئەفرینیش هاتۆ سەر. بۆیە تورکیا لە دەستی بگاتە هەر شوێنێک خۆی لێ بەجێ ئەکات و مەبەستیشی داگیرکردنە ئەم پاساوانش کە هەیە کە بە حساب خەڵک لەوێەوە هێرشەکەن هێزی چەکدار هەیە لەوێەوە هێرشەکات بۆ ئەم دیوی کوردستانی باکوور و بابڵێن ئەوەی کە پێڵن سنووری تورکیا ئەمەشان جۆرێکە لە بەهانەیەکی زۆر لاواز چونکە ئەگەر باس لە هێزی گەریلا بکەین لە باشوورەوە خۆ هێزی گەریلا لە زۆربەی زۆری ناوچەکانی باکوور هەیە لە بەحری ڕەش هەیە گەریلا با بڵێن چالاکیەکە ئەی تۆ لە بەرامبەر ئەمەیە چ وەڵامێکە دەیتەوە. بۆیە ئەوەی کە باسەکرێ بوونی هێزی گەریلا بە پاساوەکەن بوونی هێزی پەکە لە منتخێ پاساو دێنەوە بۆ هاتنی ئەرتەشی تورکی ئەمە جگە لە پاساوێکی زۆر لاواز شتێشتر نیە بەڕێی من. بۆیە پێویستەکە لێرەوە هەموو کەسێکی وڵات پارێز و هەموو ئەو کەسانێک کە خۆیان بە بابڵین ئەوەی کوردایەتی تدا هەیە ئەبێ بوەستێت لە بەردەمەم داگیرکاریە. بەڕاستی ئەم داگیرکارێکی زۆر خەتەرە و ڕۆژ بە ڕۆژ ئێوێ کوردستان خاتە ژێر پێشتر ئێمەی بەداخەوە ئێمەی لە ڕووی ئابووریەوە داگیر کرد بوو ئێمە ئێستا لە ڕووی ئابووریەوە تقریبەن لە ژێر دەسەڵاتی ئێستا ئاویشی کاک دڵسار ئاویشی هاتوۆتە سەر کۆماری ئیسلامی ئێران و تورکیا ڕووبارەکانیشیان گرتوۆتەوە ئاویشمان لێوشک دەکەن. بەڵێ ڕووبارەکانیشیان گرتوۆتەوە خۆ هەمووی دوومان پێش ئێستا بوو مەسەلەن ئێرانیشمان بینی هات بۆ قەڵازێ و پازارەکانی ئێرانمان بینین هاتن بۆ قەڵازێوەمانە ینی بۆیە ینی خەریکە ئەبێتە زۆرێک لە نەریت ینی کەسێک نییە ینی هیچ کەسێک نییە ئەمەی کە پێڵن سنووری هەرێمی کوردستان بابڵێن حرمەتی لێ بگرێ یان ڕێزی لێ بگرێ وەم پێشمایە بەشێکی خەتای خۆمانە چونکە ئێمە نەمانتوانیوە
ڕێز بۆ ئەم سنوورە دابنێن نەمانتوانیوە ببینە خاوەنی وڵاتێکی دامەزراوی شریعەتی هەبێت بۆ ئیتر وڵاتانیش ئاوا بە هەر یەکە و دێت و خۆی پیاکات و ئێوێت جۆرێک لە کاریگەری خۆی دابنێ لەسەر منتیقانە. باشە کاک دڵزار لەگەڵمانە بمێنەرەوە دێمەوە خزمەتی بەڕێزت کاک جەلال بۆچی نەمانتوانیوە ڕێز بۆ سنووری خۆمان بۆ وڵاتی خۆمان دانین بۆ وڵاتی خۆمانمان خۆش ناوێ بۆ بگاتە ئاستێگەوەی کە تورکیا خۆی بە خاوەنی وڵات بزانێ ئێران خۆی بە خاوەنی وڵات بزانێ ئاومان لێ دەگرنەوە دێنە ناو وڵاتمانەوە هاوڵاتیانمان شەهید دەکەن ئەمانە هۆکارەکانی چین بۆچی دەگەڕێنەوە بۆچی لە ماوەی 27 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی باشووری کوردستان پارت و لایەنە سیاسەکان شەقامی کوردی نەیتوانی و بگاتە ئاستێک ڕوبەڕووی داگیرکەران بێتەوە سنوورێکیان بۆ دابنێ. هەڵبەتە لە هەر شوێنێکە هەر ڕووداوێک ڕوئەیە بە چاک و بەخرا بەڕاستی دەسەڵاتی بەرپرسیارە. دەسەڵات ئەتوانێت گۆڕانکاری لە کۆمەلگادا بکات بە چاک بەخراپ بەداخەوە ئەوەی لە باشووری کوردستانە ئەگوزەرێ هەمووی بەخراپەی و هەمووشی بە بەرنامە ڕێژیە. ئەو دەسەڵاتە کە لەوەیە هەیە ئەم دەسەڵاتە بە جۆرێک گرێدراوە بە داگیرکەرانەوە کە ناتوانێت گرێدایەکەشانی ئەمڕۆ نییە یە ڕابردووە کە ساڵەهای ساڵ چ لە ئێران بوون چ لە تورکیا بوون خاوەنی دەیان پرۆتۆکۆڵ و پەیمانی هاوبەشن کە ناتوانن لەژێر ئەو ڕێکەفان داخوانی لێدەرا باز بکەن. خاڵێکی دیکە کە بڵین پەیوەندی بۆەوە هەیە بڵین کە نەمەتوانی وە خاکی خۆمان خۆش بێ ئەمە پەیوەندی بە گەلەوە نییە ئەو هێندەی گەل خوێنیەوە باوەڕ ناکەم هیچ میلەتێکی جیهان هێندەی میلەتی کورد خوێنی دابێ وەکو بەتایبەتی لە باش بەوام باوەڕ ناکەم لە هەموو جیهانیشدا هیچ سەرکردێک هەڵکەوت بێ هێندەی سەرکردەکانی باشووری کوردستان گرێدرا و بەداگیرکەرانەوە بن و خیانەتیان بە میلەت و بنەتەوەی خۆیان کردبێت ئەمە پەیوەندی بەداگیرکەرەوەی ئێمە نمونەمان زۆر لە بەرچاو وایە هەر لە دکتۆر محەممەد باجەلانەوە بگرا هەر لە سەڵاح هەورامیەوە بگرا هەر لە کاوە گەرمیانەوە بیگرا هەر لە دکتۆر ساڵح شەریفەوە بیگرا هەر لە زەردەش کوسمان ئەوەی کە دەنگی هەڵبڕی بێ بووە ئامانجی دەسەڵاتدارانی باشوور و تیرۆر کرا بە سەدان و بە هەزاران کەس تیرۆر کرا لە باشووری کوردستانە لەبەر ئەوەی کە ویستیان ڕوبەڕووی داگیرکەر بوەستنەوە سنوورێ بۆ داگیرکەراندا بنێن و هێڵی نەتەوەیەتی بپارێزرێ ئەمە کارێک نییە بە پێچەوانی ئەوەشەوە ئەبینین هەرچی کەسانی خۆفرۆش و بەکرێ گیراوی هەر چوار پارچی کوردستان هەیە هێناوێنە لەو پارچەیە کۆیان کردوێتەوە ئەوە سیستەماتیک کار بۆی کرا بۆ داگیرکەران بێن وڵاتی ئەمە داگیرکەن بەڵێ دێواتە ئەمە پەیوەندی بەگەلەوە نییە ئەگەر تۆ بڵێ گەل خاکی خۆش ناوێت بە پێچەوان و گەل زۆر خاکی خۆش ویستەوە بەڵام ئەوەی کە خاکی خۆش ناوێت دەسەڵاتداران ئەوەی ئەو دەسەڵاتشی هێشتۆتەوە داگیرکەرانن داگیرکەران هەر کاتێکیش دەسەڵات هەستی بەلاوازیە کرد بێت هەنگاوێکی وای ناوە کە تەواو کار ئاسانی بکە بۆ داگیرکەرەکە بۆنم بە چ جۆرێکیش هەنگاوی ناو زۆر بە شارەزابوونەوە هەنگاوەکان بۆ ناوە کە کۆمەلگا لە خشتە برن بەڵام بە نیازێکی دیکەوە بۆ نمونە باسی لە ڕیفراندۆم کرا لە ڕیفراندۆمە باز لە سەربەخۆیی کوردستان دەکرا و ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان بەڵام لە ڕاستیدا ئەو ڕیفراندۆمە ئەو ڕۆژەکە ئەنجامدرا بۆ ڕۆژی دوای ئەوەی یەکسەر کە ئەنجامەکەیان پێکە وتیان نە ئەوە هیچ پەیوەندی بە سەربەخۆیەوە نیە و ئەوە سڕیش کرا ئەوە وتیان هیچ پەیوەندی بە سەربەخۆیە نیە واتە ئەنجامەکەی دیار بوو ئەنجامی دێمە پەرژینمان نییە بۆ نمونە بمان پارێزە لە باو باران و ئاژەڵ و کۆمەڵێ قسەی لەو بابەتەی کرد باشە هەموو پەرژینەکەی کە هەوڵی دەدا دروستی بکە ئەمە بووکە دەرگا بکاتەوە بۆ وەرتەشی تورک بێتە سیدەکان و سۆران و نزیکی ئەولێت ئەبێ ئەو پرسیار لێ بکەین بڵین کێ ئەو پەرژینی تێکشکانوە کێ ناهێڵ ئەو پەرژینە دروست بکرێ غێری خودی خۆیەتی غێری بنەماڵەکەی خۆیەتی بە درێژەی 70 ساڵە ئەوانن ئەم پەرژینی گەلی کورتێک ئەشکێنن ڕیفراندۆم کە کراوە ڕیفراندۆم بۆ فرۆشتنی ناوچە دابڕاوەکان بۆ بەڕاستی کە فرۆشتیشیان بۆ کارەساتی ئەفرین بووە بۆ بەزم و ڕزمە بووە بۆ هێنانی پەلکەشکردنی داگیرکەری تورکیا بۆ ئەگنا لە ساڵی 92ەوە ئارتەشی تورکیا بە جۆرەها شێوە هێنانە پەلکەشی بکەن بەڵام چونکە شەرعێتێکی نێودەوڵەتی نەبوو نەیتوانیوە بەڵام بەهۆی ئەو ڕیفراندۆمەوە دەواازەیان کردەوە بۆ هەموو داگیرکەرەکان کە دەستێوەردان بکەن بە ئارەزی خۆیان بێن و بچن وە کوردستانیشان بەم دەردەگەیان باشە دڵزار هەڵبەتا ئاماژەی بەوەدا کە بەرەی ڕوبەڕووبوونەوە بۆ داگیرکاری لە باشووری کوردستان دروست بۆ و بەرەیە لێدوانیان داوە پێشنیاریان خستۆتە ڕوو لە چەند خاڵێکە یاداشتێکیان داوەتە پەرلەمان یاریمی کوردستان پەرلەمانتەرانیش وەڵامیان داونەتەوە با پێکەوە بینەر و بیسەری ئەم راپۆرتەژ بێت.
یەکەم داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین بە زووترین کات دانیشتنێکی نائاسایی ئەنجام بدات بۆ ڕاگەاندنی هەڵوێستی نیگەرانی گەلی کوردستان سەبارەت بە سنوور بەزاندنی دەوڵەتی تورکیا و داوا بکات بە زووترین کات سوپای تورکیا خاکی هەرێمی کوردستان بەجێ بهێڵێت. دووەم پێویستە حکوومەتی هەرێم بڕیاری ژمارە 37 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان جێبەجێ بکات لە گەڕاندنەوە و ئیزندانی سوپای تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان. سێم داواکارین پەرلەمانی ئیتیحادی عێراق بە بڕیارێک ڕێکەوتنامەی نێوان عێراق و تورکیا سەبارەت بە چوونەناوەوەی خاکی یەکتری بە بیانووی ئاسایش هەڵبوەشێنێتەوە. بە تایبەتیش هەردوو ڕێکەوتنامەی ساڵانی 1970 و 1970 نێوان حکوومەتی بەعس و دەوڵەتی تورکیا بۆ ئەو مەبەستە داواکارین پەرلەمانی عێراقیش دانیشتنێکی بەپەلە و نائاسایی بکات و سەرۆکۆمار و حکوومەتی فیدرالی بخاتە بەردەم بەرپرسیارەتی بەپێی دەستور. چوارەم بەرێ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری تورکیا دۆسەی قوربانیەکانی پەلاماری جەندرمە و فڕۆکەکانی تورکیا بۆ سەر هاوڵاتیانی سیڤیل کە دەیان شەهیدن ئاراستەی دادگای ناوخۆیی و دادگاکانی ناوخۆ و نێودەوڵەتی بکات. پێنجەم بە جیهانیکردنی ناڕەزایەتیەکان بە ئەرکی هەموو لایەک دەزانین و داواکارین ڕەوەندی کوردیش لەم پێناوەدا هەوڵەکانیان چڕ بکەنەوە. هەروەها دۆسەی پێشێلکردنی یاسای نێودەوڵەتی تاوانەکانیش ئاراستەی پەرلەمانی ئەوروپا یەکێتی ئەوروپا دەکەین. شەشەم داواکارین حیزبە سیاسیەکانی کوردستان هەڵوێستی ڕاشکاوانە و کردداری خۆیان بە فەرمی لە بەرپەرجانەوەی سنوور بەزاندن و سیستەمی دەوڵەتی تورکیا دەرببڕن. حوتەم پێویستە نەتەوەیە گرتوەکان و کنسوڵخانەی وڵاتان لە هەرێم ڕۆڵیان هەبێ لە پاراستنی سەقامگیری و ئاسایشی هەرێم بوونی سوپای تورکیا و دڵڕاوکێ و نائۆقرەیی لە کوردستاندا دروست کردووە. هەشتەم داواکارین لە مامۆستایانی ئاینی منبەری مزگەوت و پەرزگاکان تەرخان بکەن بۆ جیاتی بوونی سوپای تورکیا و لە ناو خاکی هەرێمی کوردستان و بانگەواز بکەن لە مەترسیەکانی بوونی سوپای بێگانە لەسەر خاکەکەمان. پێویستە خەڵکی ستەمدیدەی گوندەکان لەژێر هیچ بیان و پاساوێکدا پێشوازی نەکەن لە جەندەرمەکانی تورکیا و ڕێگەیان لێ بگرن لە سوکایەتی بە خاکی پیرۆزی کوردستان. نۆهەم داواکاری مینیەکانی کوردستان هەڵمەتی هۆشیاری و ڕوونکردنەوەی مەترسیەکانی داگیرکاری تورکیا زۆرتر ڕوون بکەنەوە لە بەرامبەر ئەو پێشیلکاریانەی داگیرکەرانی کوردستان ئەنجامی دەدەن. هەڵمەتێکی فراوان ڕابگەێنن. لەمە زیاتر بێدەنجی بنوێنرێت لە ئاست ئەو داگیرکاریانەی کە بە فۆرمی جیاواز ئەکرێتە سەر هەرێمی کوردستان و ئێستاکە شەڕی ئاویشی هاتوۆتە سەر و ئەمانە هەمووی قۆناغێکی نوێی ئاشکرا و داگیرکاری و پێشێلکاری سیادەی هەرێمی کوردستانە. ئێمە ڕاستە بڕیار هەیە لە پەرلەمانی کوردستان بۆ دەرکردنی سوپای تورکیا، بەڵام بە دڵنیایە و ئێمە پێویستمان بە یاسایەکی گشتگیر هەیە بۆ دەرکردنی داگیرکەرانی کوردستان، چجا ئێران بێ چجا تورکیا ئەوانەی سنووری هەرێمی کوردستانی یان بەزاندووە. پێویستمان بە پرۆژە یاسایەکەوە ئێمە هەوڵە دەین لە ڕێگەی ئەم یاداشتەی یا ئەم ڕاگەیەندراوەی ئەو بەڕێزانەی کە پێشکەشی پەرلەمانیان کردووە ئەوەی پەیوەست بێ بە پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستانەوە کاری جدی لەسەر بکەین، ئەوەیشی پەیوەست بێ بە پەرلەمانی عێراقەوە بێگومان بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانتارانی عێراق هەوڵە دەین ئەو ئەرکانەی لەسەر دەوڵەتی ئیتیحادی عێراقیە جێبەجێ ببێ. بەڵام خاڵی گەورە و گرنگ ئەوەیە کە ئێستاکە ئێمە لە بەردەم میدیاکان داوەستاوین، ئەرکی گەورە لە ئەستۆی میدیاکانی کوردستانە. ئەمڕۆ میدیا ڕۆڵێکی گەورە و دووسەرەی هەیە لە ڕاستیدا، بۆیە هەست دەکرێت بێدەنگیەکی بەرفراوان لەسەر ئاستی میدیاییش هەیە. بەشێک پەیوەستە بە ئەوەی کە هەندێک لە میدیای کوردستان میدیای سربەخۆ و ئەهلی نین، سەر بە حزبەکانن و ئەمەش بەشێکە لە مەسلەی سیاسی. هیوادارین هەموو میدیاکان جورئەتێکی زیاتریان هەبێ و ئەو داگیرکاریە بکەنە بەشێک لە ئەرکی میهەنی ئیتیکی کاری ڕۆژنامەگەری خۆیان، چونکە ئەو داگیرکاریە کوشتن و تۆقان. بەڵێ دەچینەوە لای میوانی بەڕێز لە سلێمانی کاک دڵزار عارف. کاک دڵزار بەڕێزت لە نزیکەوە ئاگاداری ئەم بەرەی گردبوونەوە یا ڕوبەڕووبوونەوە دژ بە تورکیان، ئەم کاروباری ئەم بەرەیە بەکوێ دەگا؟ پێت وایە لە ڕێگەی ئەم جۆرە چالاکی و بەرانەوە تا چەندە دەتوانین ئاستی وشیاری خەڵک بەرزکەینەوە، هەروەها حکوومەت و دەسەڵاتیش ناچار بکەین کە ڕوبەڕووی ئەو داگیرکاریە ڕژێمی تورکیا و هەروە ئێرانیش ببنەوە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم بەرەیە لە نەتیجەیەوە دروست بوو زۆرێک لە بێدەنجی هەبوو، وەکو باسشم کرد زۆرێک لە ئاساییبوون هەبوو بەنسبەت ئەم داگیرکاریە تازەیە. بۆیە ئەم کۆمیتەیە خۆی ناسان وەکو ئەوەی کە بتوانێت سەرنجی و یان فۆکسی خەڵک زیاتر بخاتە سەر ئەو مەسلەیە و بە تایبەتی میدیایەکان جارێشتر بانجی میدیایەکانیان کرد کە پێویستە زیاتر لەسەر ئەو مەسلەیە بوەستن و هەروەها چۆن لە نووسینگەی پەرلەمان
بانگشتی پەرلەمانی کوردستانیان کرد پەرلەمانتارانی کوردستانیان کرد کە ئەم جارێشتر ئەم مەسەلێ لە ناو پەرلەمانی کوردستان جارێش کە بۆ ژێندرێت و جگە لەوە شەوەندەی من ئاگام لێبێ لەم دووسێ ڕۆژەی داهاتوش سەردانی نووسنگەی پەرلەمانی بەغداشەکەن هەر لە سلێمانی بۆ مەبەستەیانەوێ لە بەغداشەوە چونکە خۆتان نەزانن لەبەرەوەی بەغدا خاوەنی دەوڵەتە و با بڵین سیستەمە دەوڵەتێکە لە بەردەستی خۆیەتی ئەوە توانێت لە ڕێگەی دەوڵەتەوە با بڵین لە ڕێگەی ئەو دەستگانەی و دەوڵەتەکان وەکو UN و ئەمانەیە ئەتوانێت لەسەر ئەو مەسلەی ئیشکات و با بڵین هەوڵ بدات جارێشتر ئەم شکایەتەی خەڵکی هەرێمی کوردستان بباتە دەرەوەی هەرێمی کوردستان. باشە کاک دڵزار بەغدا بۆ بێدەنگە باسی بەغداد کرد کاری بێدەنگەکانی بەغدا چیە؟ من پێم وایە بەغدا لەو کاتەوەی لە سەردەمی ریفراندۆمەوە کە جۆرێک لە تەنسیق هەبوو لە نێوان تورکیا و بەغدا لە لێدانی کورد و بەتایبەتی وەرگرتنەوەی منتقە زێناکوکان پێم وایە ئەم تەنسیقە و ئەم لێک نزیکبوونەوەی بەغداوانە تا ئێستاش زۆرێک بە جۆرەکان کاریگەری ماوە بەڵام ئەوەی ئەم سێ چوار ڕۆژە خۆ ئەوەی کە گرتنەوەی ئاو ڕووباری دیزلەر ئەمە عێراقی زۆر تەنگاو کردو تەواوی هێزە سیاسەکانی تەنگاو کردو بۆ نمونە دوێنێ هادی ئامری لەگەڵ 19 سەفیری دەرەوەی دنیا کۆبەتەوە و پێوتون پێویستە ئێوە قوبڵ نەکەن بەر لەوەی ئێمە ئەو مەوزوعە بورژێنین بۆ ئەم پێم وایە وردە چونکە مشکلەی تورکیا و کێشەی تورکیا و عێراق کێشەیەکە لە کۆنەوە ئەم کێشەیە بەردەوامە چونکە تورکیا لە یازال عێراق بەشێک لە خۆی زانێ کێشەکە لەوەیەوە عێراقیش هێزە سیاسەکانی عێراقش لەمە تێگەیشتنەوە جگەلەوەش بیرمان نەچێ بەڕاستی ئەمڕۆ عێراق کە ئەڵێن عێراقێکی شیعیە ینی شیعە زیاتر با بڵێن ئیرادەی ئەم حکوومەتە لە دەستی شیعەیەوە خۆش دەزانی ئێستا ئەمڕۆ ئەردۆغان تەمسیلی خەتی سونناکە و لەم دیوەشەوە عێراق تەمسیلی خەتی شیعەکە ینی ئەم جۆرە ناکۆچیانە هەیە بەڵام مەسلەی کورد زۆر جار مەسلەی کورد هەموو ئەم ناکۆچیانە ولاوانێت و ئەتوانن لەسەر تاکە مەوزوعەکە ئەتوانن هەردوو لایەن لەسەر کورسێک لەسەر مێزێک کۆ بکاتەوە بێن قسە بکەن و وەچی بکەن بەیەکەوە هەماهەنگی بکەن بەڵام ئەوەندەی سیرەکەم لەو ماوەیە خەریکە کێشەکان گەورە بن لە بینی هەردوولای من ئومێدم بەوەیە کە کورد و با بڵێن هەرێمی کوردستان بتوانێت ئەم دەرفەتە بقۆزێتەوە کە لە ڕێگەی عێراقەوە لە ڕێگەی عێراق و بە تایبەتی ئەمریکاشەوە چونکە خۆش دەزانی ینی لە هەزال هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە لەژێر هەیمەنی جگە لە ژێر هەیمەنەی تورکیا ئێران لەژێر هەیمەنەی ئەمریکاشدایە بە تایبەتی ئاسمانی عێراق تا ئەم ساتەی بەڵام ئەمریکاش بێدەنگە ئەمریکاش لە بەرامبەرم جوڵەی تورکیا لە ناو خاکی باشووری کوردستان و عێراق هەڵوێستێکی نییە ئەمە نیشانەی ڕازیبوونی ئەمریکاش نییە. والله من پێم وایە ئەمریکا تا ئێستا تا ئەم لەحزەیە هیچ هەڵوێستێکی پیشان نەداوە خۆشی هەموو شتەکانە بێنێ بەتایبەت لە ئاسمانەوە هیچ شتێک لە ئەمریکا ون نابێ وەجگەلەوەش هەموو ئەم فڕۆکانێک کە ئەمریکا دێن لێرە با بڵێن بردومانی گوند و سنووری هەرێمی کوردستانەکەن ئەمەشیان بە بیرمان نەچێ بە ڕەزامەندی ئەمریکا یانی ئەگەر گڵۆپی سەوز لەلایەن ئەمریکاوە پێنەکرابێ تورکیا ناتوانێت یارە فڕۆکە بنێرێ بۆ ئێرە بۆمبارانیەوە بکە بۆیە بەداخەوە ینی سیرەکەم ینی چۆن ئەمەی کە بەسەر ئەفرینە هات ئەم بێدەنجەی دنیا و چونکە بێدەنجی زۆرێکشە لە ڕازی بوون بەڕاستی ینی بابیرمان نەچێ ئەم بێدەنگبوونەی کە لە بەرامبەر داگیرکاریەی کە بەسەر ئەفرینە هات منەترسێم زارێککەش ئەمە لێرە شەوە دووبارە بێتەوە بەردەوام بێت و لە نەتیجە خاکێکی زۆر لە دەستی کورد بڕوا بۆیە کورد لە هەموو وەختێک زیاتر پێویستی بە جۆرێک لە لێک تێگەیشتنەوە کورد پێویستە ئەوەی کە پێڵێن کۆنگرەی نەتەوەی ئەوەی کە پێڵێن هێڵی کوردایەتی پێڵێن هێڵی کورد بوون پێویستە هەمیان لەسەر ئەم هێڵە بن بەڕاستی چونکە ئێمەی کورد چارەنووسمان بێکەوەی ڕاستە کراوینێتە چوار بەش بەڵام ئەم چوار بەشە چی بکەین و چی نەکەین ینی ئەم چوار بەشە چارەنووسمان یەک چارەنووسە بۆیە لە هەموو وەختێک بەپەلەتر پێم وایە ئەبێ هێزە کوردستانیەکان پارتە سیاسەکان بە تاوی ڕنگ و دەنگە جیاوازەکان بتوانن لەسەر استراتیزیەتێک ڕێکەون بتوانن لەسەر پلانێک ڕێکەون بۆ ڕوبەڕووبوونەوە لەم داگیرکاریە چونکە ئەوەی کە ئەتوانێت ئەم داگیرکارێتێک بشێنێ بەڕێی من یەکڕەنجی و یەکدەنجی کووردە. بەڵێ زۆر باشە کاک دڵزار هەڵبەتە ئەم شەو لە زۆر شار و ناوچەی باشووری کوردستان بە تایبەتی لە سلێمانی و هەولێر
چالاکی لە دژی داگیرکاریەکان ئێستا هاوکارانم ئاماژە دەکەن هاوڕێ کوردی چالاگوان لە هەولێرەوە لەگەڵماندایە ئەچمە لای ئەو کاگ هاوڕێ کوردی ئەم کاتت باش ئەگەر گوێت لە منە لە هەولێر چالاکی دەستی پێ کردو ئەگەر دەستی پێ کردو بە چ شێوازێکە؟ باش ڕاستی ئەمڕۆ لە شاری هەولێر لە کاتژمێرنەوە نوێشەو لە بەردەم پاکیشانە دێت بڕیارمانداوە گردبوونەوەیەکی سێمانە ساز بکەین لە دژی ئەو لەشکرکێشی و داگیرکاری دەوڵەتی تورکیا کە بە دیاریکراوی لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر سنوورەکانی خاکی باشووری کوردستانیان تێپەڕ کردو بە زاندیان ئەمڕۆ ئێمە لەسەر هێناوی ئەنجومەنی گەنجانی شاری هەولێر کە ئەنجومەنێکی خۆڕستکە سەبارەت بەم داگیرکاری دەوڵەتی تورکیا خۆمان ڕاگەیاندووە دەمانەوێت ئێمڕۆ هەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها با بڵێن حکوومەتی عێراقی و ئەو پارتە سیاسیانی چوار پارتیە کوردستانی و تایبەت پارتە وڵایەتە سیاسیەکانی با بڵێن باشووری کوردستان بێنە دەنگ و دەنگ هەڵبرن لە بەرامبەر ئەم پێشێرکاریە زەقەی کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر گەلی ئێمە لە باشووری کوردستاندا دەستی پێ کردووە ئەکێت بە باوەڕەوە ئەم چالاکیایی ئەمڕۆ پێمان وایە خەڵکێکی زۆر بەشداریکە چونکو لەسەر ئاستی گشتی و پارتە سیاسیەکان وەکو ئەندام ملانگرانیان با بڵێن دش بەم خێرشوو داگیرکاری دەوڵەتی تورکیا بوونە بۆ سەر خاکی باشووری کوردستان ئەمە لە ڕابردووش با بڵێن باشووری کوردستان دەنگێکی گەورە بوو بۆ پشگیریکردنی عەفرین لە کاتی ئۆپراسیۆنی چلە زەیتون خەڵکی باشووری کوردستان بێدەنگ بوو بۆ ئێستا پێویستەکە ینی خەڵکی ئێمە بێتە دەنگ لەسەر ئەم پرسە هەستارە کە تاوەکو ئێستا بەداخۆم ینی با بڵێن هیچ پارتێکی سیاسی لە دوانێکی فەرمی با بڵێن ڕەچالێکیان نەبووە لەماڕ ئەم هێرشوو داگیرکاریەی دەوڵەتی فاشیستی تورکیا وە سەرگەلەکەمان لە باشووری کوردستاندا. بەڵێ باشە بەڕێز هاوڕێ کوردی چالاگوان لە هەولێرەوە ئەڵبەتە لە تایتڵی سەر تەلەڤیزیۆنەکە نووسراوە سلێمانی بەڕێستان لە هەولێرەوە سپاست دەکەین کاتێک خۆش بۆ بەڕێستان هیوادارین هەموو خەڵکی هەولێر ئەمشەو لە پارکی شانەدەر بن دژ بە داگیرکاری بۆستنەوە کاک جەلال دەدویست زانیاریەکە دەبوو لەسەر گوندی بەرمیزە دەدویست چی بڵێ لەو بارەوە شتێکی نوێ لە لادەیە کاکەندرێن ئەگەر ئێمە سەرنج بین لە کاتێکە ئەو دیمەنەی گوندی بەرمیزە پیشانی هەموو ڕای جیهاندرا ڕێک یەک ڕۆژ پێش سەفەری وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوش ئۆغڵو بوو بۆ ئەمریکا ویستیان بەو دیمەنە پەیامێک بدەن بە ئەمریکا لە دژی گەلی کورد وە بۆ پشتیوانی دەوڵەتی تورک کە بڵێن ئەوە میلەتی کورد پشتیوانی دەوڵەتی تورکە و دژ بەپاکەکەیە ئەوە تا میلەتی کورد بەو شێوەی پێشوازی لە ئارتەشی تورکەکە ئارتەشی تورک دەوڵەتی تورک خاوەن پێگەیەکی جەماوەری بەهێزە واتە بە هەموو شێوەیەکی ویستیان وا بهێنە پێشچاوی ئەمریکا کە ئەمریکا بچێتە سەر داخوازی تورکیا لە دژی هێڵی شۆڕژگەڕی گەلی کورد بەڵام بۆ لێکدانەوەیەکی جیاوازتری بۆ نەکرێت دەوترێ لەو گورزە زۆرانەی کە لە ئەرتەشی تورک دراون لە ناوچەکە تورکیا ناچار بووە کە سیناریۆیەکی وا دروست بکە بۆەوەی کە ئەو شکستانەی بشارێتەوە ئێمە دەزانین لەوەتی داگیرکاری تورکیا لە برادۆست و لە سیدەکان دەستی پێکردووە لە دەوروبەری ئەو گوندی بەرمیزەیە بە سەدان لە سەربازانی بەتایبەت تیمە تایبەتەکانی ئەرتەشی تورک کوژراون و بریندار بوون جوڵە بڕکراون لە ناوچەکەدا دەڵێن بەمە دەیانەوێت خۆیان لەو دۆخی شکستە قوتار بکەن بەڵام لە هەمان کات نابێ وەشمان لێبیر بچیە زۆرترین زەرەر و زیانی بردومانی فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکیش لە خەڵکی ئەو ناوچانە کراوە خەڵکی ناوچەی برادۆست و ناوچەی لۆلان کە بەردەوام بردومانە کردوون ئەنجامی ئەوەش بووە کە بڵین خەڵکی ئەو دوو ناوچەیە زۆر وڵات پارێز بوون و زۆر پشت و پەنای هێزی شۆڕژگەر وڵات پارێزی و خەڵکە تێک بشکێن ئەمەش ئەوەمان لە بەرچاو بێ لەبەر ئەوە ئەم سیناریۆیە بە باوەڕی من
ئەگەر سینناریۆی دەوڵەتی تورکیش بێ بە پشتیوانی پارتی دیموکراتیکانی عێراق بووە مەبەستەکەش تەنها ئەوە بووە بۆی کە ئەمریکا ڕاکێشنە هێڵی تورکیاوە دژ بە هێڵی شۆڕژگەری گەلی کورد. باشە هێرش شارەزوور ئەندامی گەنجانی وڵاتپارێزی کوردستان بە تەلەفۆن ئێستا لە سلێمانی لەگەڵمانە بڕیاری ئێستا لە سلێمانیش چالاکی ئەنجام بدرێ کا گێرێژ ئەگەر گوێر لەم نەم کاتت باش چالاکیەکەی ئەم شەوتانەوە سەرپەرشتی دەکەن کەی دەست پێ دەکا بە چ شێوازێکە ئەم کاتی ئەوەش باش کاتێکان باش ئەگەدارن لە تەواوی کوردستان تاکەن مەودی توشی فاشیست بەرامبەر گەلی کورد هەڵمەتێکی قڕکردنی دەست پێ کردووە هەڵمەتێکی کۆمەڵکردنی خەڵکی کورد لە هەر شوێنێکم دنیاە کوردێکە بێت نەوە تووچە هەوڵی لێناوبردنی هەوڵی کوشتنی دادن هەر کوردێکە بە دنیای ئەسەری خۆی شۆڕ نەکرد هەر کوردێکە خیانەتە قبوڵ نەکردێتن نەوە تووچە بەرامبەری لە حەملەدایە لە بەرامبەرەوەش بەی شێوەیە گەنجانی کورد هیچ کاتێک داگیرکاری کە هەیە قبوڵیان نەکردووە لەسەر ئێستا حملەی کە بەرامبەر داگیرکاری لەوە تورکیا لە ماوەی ڕابردوودا لە کاتی بەرخۆدانی عەقلیدا دەست پێکرا بوو بەرخۆدانی کە لە عەقلی نەهەبوو بە ڕۆحێکی هەتا دوایی قۆڕاگرانە بە ڕۆحی سەفەربەری لەلایەن گەنجان و پێشوازی کرا لە هەڵمەتی سەرهەڵدەدا ئێستاکە هەم دیست هەڵمەتی سەرهەڵدا بەردەوامی هەیە و لە چارچێوەی هەڵمەتی سەرهەڵدا داگیرکاری لێنابوو بە ئەمڕۆ چالاکی سلێمانی چالەکەکە لە باغی گشتیەوە دەست پێکاتن تا سەوڵەتە بەداوا بێت چالاک بە مەشخەڵە بێتن ڕێپێوان بە مەشخەڵە بێتن لە ئەو کۆمیتەی ئامادەکاریش کۆمیتەی کە لە جێی داگیرکاری سوپای تورکیا دروستکرا بوو لە هەموو حیزبەکانی باشووری کوردستان پێکە هات ئەوانیش ئامادەی خۆیان نیشانداو لە چالەکەکەی بەشداریەکەن. باشە بەڕێز هێرش شارەزوور ئەندامی کۆمەڵەی گەنجانی وڵاتپارێز لە سلێمانیەوە سپاست دەکەین هیوادارین خەڵکی شاری سلێمانی هەڵمەت و قوربانی گوێبیستی بەڕێزت بووبن لە دژی داگیرکاری بڕژێنە سەر شەقامەکان بە تایبەتی کە ئاماژەت پێدا لە سۆوەڵەکە بەڕێوە دەچێت سپاس بۆ بەڕێزت دەچمەوە لای کاک دڵزار دوایین پەیامی بەڕێزت وەربگرم کاتەکەم بەرەو کۆتایی دەچێ گەرگوێت لێمە فەرمووی. بەڵێ وڵای من داوا لە بەتایبەتی لە حیزبە کوردستانیەکانەکەم و ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانەوە پێگەیان هەیە لە بەغدا بەتایبەتی داوا لەو حیزبانەکەم کە بە تەنگ داخوازەکانی ئەم کۆمیتێ و داخوازەکانی هەرێمی کوردستان و داخوازەکانی گوندەکانی هەرێمی کوردستان ببنەوە و بتوانن جویان لێ بگرن و بە هەموو لایەکمان بتوانین ئەم ناحەقیە و داژکاریە بوەستێنین و بە شێوەیەک لە شێوەکان بتوانین بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە لەگەڵ هاوپەیمانان قسە بکرێن لەم بارەیەوە و بتوانرێت لەگەڵ حکوومەتی عێراقی بهێنرێتە سەرخەت بەشێک لەم شەڕێکی ئێستا ئەم باڵێن چالاکوان و میدیاکان ئەیکەن ئەبێ ئەمە حکوومەتی عێراق بەڕاستی پێی هەڵسێت چونکە ئەمە بەپێی دەستور ئێرە بەشێکە لە عێراق و باڵێن پاراستنی سنووری هەرێمی کوردستانی لە ئەستۆی حکوومەتی عێراقیە بۆیە پێویستە ڕای حکوومەتی عێراقی بجوڵێنرێت لەم بارەیەوە و لە هەمان کاتیش پێویستە حیزبە کوردستانەکان لەسەر ئاستی بەرز بتوانن کۆ ببنەوە و دوا پەیامی خۆیان بدەن بە داژکەرانی کوردستان و بە ئەو هێزانەی کە ئەیانەوێت بەشێک لە خاچی پیرۆزی کوردستان داگیر بکەن. باشە کاک دڵزار عارف ڕۆژنامەوان لە سلێمانیەوە زۆر سپاست دەکەین سپاس بۆەوەی کە لە ستۆدیۆکانمان لەوێ لە شاری سلێمانی لەگەڵماندا بەشدار ڕووی سپاس بۆ گفتگوکان کاتێکی خۆشتان نەبێت سپاس دەکەین. کاک جەلال بێمەوە خزمەتی بەڕێزت دوایین وتەی بەڕێزت وەربگرم لە کۆتاییدا دەتەوێت چی بڵێ سەبارەت بەم داگیرکاریە ڕژێمی تورکیا هەڵبەتە زایدەن داگیرکاری ڕژێمی ئێرانیش هیچ جیاوازیەکیان نییە. بەڕاستی من ئەمەوێ بە وتەیەکی بەڕێز ئۆجەلان کۆتایی بە وشەکان بە قسەکانم بێنم کە زۆر بە شێوێکی جوان باز لە هێڵی خیانە دەکاڵێ هێڵی خیانەت چەندە لاواز بێ هێندە زیاتر خیانەتی گەورەتر دەکات و هێندە زیاتر جەچێتە با وشی دوژمنەوە ئێمە دەبێت کە لەم وتەیە وەردەبینەوە بەڕاستی ناوەڕۆکەکەی ئەمڕۆ هەمووی دێنتە پێش چاومان دەبینین ئەمڕۆ وێڕای ئەوەی هەموو داگیرکەرانی کوردستان لە دژی تەفگەری ڕزگاری خوازی گەلی کوردستان یەکان گرتووە چونکە وەکو ئاماژەی پێ دەکات مەولود چاویش ئۆغڵو کە لەم پیلانەدا هەم ئێران و هەم هەولێر و هەم بەغا و ئەمان
ئەمانش هاوبەشن و ئەمریکاش ئاگادارە لەو مەسەلێدا دەنا ئەگەر تەنها ئەوە نەبێت دەبێت چه هۆکارێک هەبێت چ شتێک هەبێت کە هێزیەکی ئیسلامی لەگەڵ هێزیەکی بەناو چەپدا لە یەک سەنگەرە کۆبکاتەوە دژ بە تەفگەری ئازادی خوازیگەری کوردستان و بشکوێتە بەرژەوەندی داگیرکەرانی کوردستانەوە لە بیرمان نەچێت لە ماوەی ئەم 6 ساڵی ڕابردوودا پێشکەوتنی زۆ گەورە هاتە پێشەوە لە سەردەسی گەلی کووردا بە تایبەتی لە ڕووداوەکانی سووریادا لە سووریادا تەنها لایەنێک کە بردیەوە کە توانی دەستکەوت بەدەستبێنێ لایەنی کوردی بوو لە بەرەوەی بەرنامەیەکی تۆکمە و جوانەوە چوونە مەیدانەکەەوە کەچی لەو ڕۆژەوە کە ئەو دەستکەوتانە هاتووە بە هەموو هێزی ئۆپۆزیسیۆنی سووریا و بە هەموو داگیرکەرانەوە بە هەموو هێزە هەرێمەکانەوە زائید هەموو هێز و حیزب و ڕێکخراوە بەناو کوردیەکانیش لەو پیلانانەدا بەشدار بوون بەڕاستەکەی کە ئەمە ئەو هێڵەکە پێوتێ هێڵی خیانەتکار واتە ئەم بەڕاستیە وتێ زۆر ڕاستەکە ئاڵێت دوو هێڵ لەناو کووردا هەیە هێڵی شۆڕژگێڕی و هێڵی خیانەتکاری هێڵی تەسلیمکاری و هێڵی بەرخۆدەری یاخود مقاومەت ئەمە ئەمڕۆکە هەمووی دەرکەوتەمەشە ئەکەین دەبێت چه هۆکارێک هەبێت تۆ ساڵەهای ساڵە حیزبێک تەمەنی زیاتر لە 70 دانە ساڵ بێت ئەمڕۆکە بەبێ ئەوەی بچووکترین زیانی بەرکەوتی بێ لە سەردەسی پەکەکەدا دێ بکەوێتە سەنگەری دوژمنەوە ڕۆژانە پڕۆپاگەندەی ژەهرایی بڵاو بکاتەوە لە دژی حرەکەتی ڕزگاری خوازی کوردستان کە ئەمەشیان بەهەڵبەتە لە خەیاڵی ئەوانەیە گوایە ئەو دەستکەوتانی کە لە ڕۆژئاوایە بەدەساتوە نەیانەوێت لە ڕۆژهەڵات تا بەدەست بێ یان لە پارچێکی دیکەی کوردستانە بەدەست بێت سپاس چەند دەکەم. سپاس کاک جەلال چوارتایی نووسەر و ڕۆژنامەوان سپاس بۆ شورەڤەکانت زۆر مەمنون. سپاسی جارێکی دیکە کە دڵزار عارف ڕۆژنامەوان لە سلێمانیەوە دەکەن هەروە بەڕێز هێرش شارە زۆر ئەندامی کۆمەڵەی گەنجانی وڵاتپارێزی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵماندا بەشدار بوو سپاسیەکەین زۆر سپاسی جارێکی دیکە هاوڕێ کوردی چالاگوان دەکەین کە لە هەولێرەوە ئەویش بە تەلەفۆن لەگەڵماندا بەشدار بوو زۆر سپاسی ئێوەش دەکەین بینەرانی بەڕێز تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شەو و شەوگارێکی خۆشتانە بێت.